سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم کە لەم ڤیدیۆدا هاتمە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویست. لەم ڤیدیۆدا باسی حەوزوری سەرنجڕاکێشی ئۆتۆمبیل لە جیهاندا دەکەین کە لەوانەیە سەرسامت بکات. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵاک بکەن. فەرمون ئێستاش بادەست بە ڤیدیۆکەمان بکەین. ئۆتۆمبیلی پیلبی 50 خەیاڵ بکەتەوە ئەتوانی بچیت بۆ کار بە ئۆتۆمبیل، بەڵام کاتێک ئەڵێم ڕۆشتم بۆ کار ئەوە من ئاماژە ئەکەم بە سەرکەوتنی بەرزکەرەوە و هەتا دەرگەی فەرمانگەکەت بەبێ ئەوەی لە ئۆتۆمبیلەکەت دابەزیت. ئەمە شتێکی زۆر سەرنجڕاکێشە، لەوانەیە باوەڕ پێ نەکراو دیار بێ، بەڵام ئەم ئۆتۆمبیلە لە ڕاستیدا بوونی هەیە و نامدراوە پیلبی 50 و بووەتە خاوەنی ژمارەی پێوانەی بۆ بچووکترین ئۆتۆمبیل لە کتێبی گینس. ئەم ئۆتۆمبیلە زۆر بچووکە، بەڕادەیە کە تەنها جێگای یەکەسی تێدا دەبێتەوە و قەبارە 1 مەتر و 34 سانتیمەترە، بەڵام ئەوەی جێی سەرسوڵمانە ئەوەیە کە ئەم ئۆتۆمبیلە تەنها 3 چوارچێوەی هەیە و بزوێنەرەکەی دەکەوێتە ژێر کورسیەکەی و توانای زوڵانی بەرەو دواوە نییە، کەواتە تاکە ڕێگا بۆ گەڕانەوە بۆ دواوە بەم ئۆتۆمبیلە ئەوەیە دابەزیت و بەدەست بەرەو دواوە ڕایکێشیت. ئۆتۆمبیلی هۆم رایدەر، ئایا خەیاڵ دەکەی تۆ بتوانی بەهۆی چەندوگمەیەک ئۆتۆمبیلەکەت ببینی کە بەرز دەبێتەوە بۆ چەند مەترێک لەسەر ڕووی زەوی وەکەوەی زادوو بێت؟ بیری لێ بکەرەوە بەهۆیەوە ئەتوانی لەسەر ئۆتۆمبیلەکانی تر بجوڵیت و کێشەی قەرەباڵغی ڕێگەوبانت نابێت. فەرمون ئۆتۆمبیلی هۆم رایدەر ببینن. لە یەکەم بینین و لە بارودۆخی ئاساییدا ئەم ئۆتۆمبیلە وەک هەر ئۆتۆمبیلێکی تری ئاسایی وایە، بەڵام بابەتەکە زۆر لەوە زیاترە. بەهۆی دوگمەیەکەوە ئەم ئۆتۆمبیلە بەرز دەبێتەوە تا 3 مەتر و دواتر فراوانبوونی پای تایەکانی، ئەوەش بۆ تێپەڕبوون لە سەروی ئۆتۆمبیلەکانی ترەوە. لە خواری بزوێنەری ئۆتۆمبیلەکەوە بزوێنەرێکی تری کارەبایی بچووک هەیە لە شێوازی هۆندا کە کارەبا بەهۆی بەرهەمهێنێکەوە بەرهەمەهێنێ و بەهۆیەوە وزە ئەبەخشرێت بە سیستەمی هایدرۆلیکی ئۆتۆمبیلەکە کە ئەوەش ڕێی پێ ئەدا بەرز یان نەزم ببێتەوە لە ماوەی چەند چرکەیەکی دیاریکراودا. ئۆتۆمبیلی ڕابردوو، ئێستاش بابەز لە ئۆتۆمبیلێک بکەین کە پێم وایە سەرسوڕهێنەرترە لە نێو هەموو زۆرەکانی تری ئۆتۆمبیل. ئەم ئۆتۆمبیلێکی ئێستا تەماشایەکەی پێشتر ئۆتۆمبیلێکی ئاسایی بووە، بەڵام وا دیارە خاوەنەکەی ویستویەتی هەندێک گۆڕانکاری تێدا بکات بۆ ئەوەی بگۆڕێتە ئۆتۆمبیلێک ئەسب ڕایکێشێت. زۆر بەسەختی مامەڵە لەگەڵ ئەم ئۆتۆمبیلە کراوە، لەبەر ئەوەی بزوێنەرەکەی دەرکراوە و 2 کورسی لە پێشەکەیدا جێگیر کراوە. بەلایانی کەم بۆ چوارچێوەکانی وەکو خۆی ماوەتەوە و سیستەمی دۆزەرەوەی GPS و بڵندگۆی بۆ زیاد کراوە. پێم وایە ئەگەر لەگەڵ دەستگیرانەکەت بەم ئۆتۆمبیلە بڕۆیت سەریا سوڕمێ و لەوانەیە بتوانێت لە ڕۆمانسیەتدا بژیت. پاسی ڤاریۆمۆبیل 1200، ئەگەر ئارەزووەکەی بچیت بۆ گەشتێکی دوور و درێژ پڕ لە کامەرانی لە هەوای پاکدا ئەوە ئەم پاسە بۆ تۆیە کە ڤاریۆمۆبیل 1200 لە کۆمپانیای مارسیدیسی ئەڵمانیەوە هەموو هۆکارەکانی خۆشگوزەرانی تێدایە، هەروەک چۆن پێک هاتووە لە کەلوپەلی لەدار دروستکراو و داپۆشەری پێست و هەروەها تەلەڤیزیۆنی 32 ئینچ. ئەم پاسە خۆی سوتەمانی خۆی بەرهەم ئەهێنێ لە ڕێی سیستەمی وزەی خۆرەوە، بەڵام لە هەمووی باشتر بەشی پێشەوەیەتی کە ئۆتۆمبیلێکی مارسیدس بێنز CLK تێدایە. ئۆتۆمبیلی ئاوی، ئەم ئۆتۆمبیلیان هەر بەڕاستی سەرنجڕاکێشە. ئۆتۆمبیلەکە لە زۆری GIBە، بەڵام ئامادەکراوە بۆ ڕیشاڵی شوشەیی و پێک هاتەیەکی سووک لە کێشدا کە ئەمەش ئەو شتەیەکەوەی لێکات گونجاو بێت بۆ هەموو گەشتێک. ئەگەرچی لە ناو یاخود دەرەوەی ئاو بێت ئەم ئۆتۆمبیلە دوانە سروشتە بۆ هەموو جۆرە ڕێگایەک دروستکراوە و ئەوەش ئەوەیە کە شۆفێرەکانی قایلەکات زۆرتری خێرای لە وشکانیدا ئەگاتە 127 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا، بەڵام لەبارەی خێرایەکەی لە ئاودا ئەم ئۆتۆمبیلە زۆر بەهێزە. ئۆتۆمبیلی تەخت، ئەم ئۆتۆمبیلەوە دەرەکەوێ بە پێی فیلمی باتمان دروستکرابێ لە هەموو جیهاندا ناسراوە کە تایبەتە بە کورتە باڵاکان، لەبەرەوەی تەنها 48 سانتیم بەرزە لە ئاستی ڕووی زەویەوە تا بەشی سەرەوەی، بەڵام لەبارەی بزوێنەرەکەیەوە پەیوەستە بە بزوێنەرێکە بە گازی پرۆپین پاڵاندرێ و لە بەشی دواوەی ئۆتۆمبیلەکە هێزی ئەم بزوێنەرە ئەگاتە 98 ئەسب و خێرایەکەی 160 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. ئۆتۆمبیلی جاکوزی، ئەگەر لەبارەی ڕۆژێکی گەرمەوە قسە بکەین ئەوە ئەم ئۆتۆمبیل لە باشترین هەڵبژاردەیە.
ئەمە ئۆتۆمبیلی کادیلاکە گۆڕاوە بە جاکوزی ئەوەی زیێ سەرسوڕمانە ئەم ئۆتۆمبیلە لەلایەن دوو خوێندکارەوە دروست کراوە کە ئەوانیش فیلیپ و فۆستەرن. ئەم ئۆتۆمبیلە ژماری پێوانەی بۆ خێراترین جاکوزی بەدەستهێناوە کە خێرایەکی ئەگاتە 80 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. ئۆتۆمبیلەکە بزوێنەری VIT لەسەرە کە ئەم بزوێنەرە تەنها بۆ جوڵانی ئۆتۆمبیلەکە بەکار نایەت بەڵکو بۆ گەرمکردنیاوەکەی ناویشی بەکاردێ. تەنها بیری لێ بکەرەوە چیلەوە باشترە چێژ لە دیمەنی سروش وەرگری و ڕەنگی برۆنزیش لە هەمان کاتدا بەدەستبێنی. بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. گەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵاک بکەن و هەڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.